کاک زەویل هەڵێ کاک سەدار تازە دەگەر کاک ئاکۆ لە دەرەوە هەندێک پیاسەمان کرد زۆرم هەوڵدا لی تێبگەم بەڵام هیچ قسەینەک بەس ئەو کوڕ تەواو نییە ڕاست دەکەی ئەمیش ئەوڕووکە عەقڵ نایبی پێ دەچی کێشەکی هەبی کاک سەدار دەبی زۆر ئاگار لێبی ئەوە بابی ڕەحمەتی چەند ساڵ ئەمە پێیەکەوە لەو شەریکەیەی کارمان کرد تەنانەت ڕۆژێک کچی ئەمە کێشەمان نەبووە تکایە ئاگاداری بە باشە ئێستا دەست بە لایەن دیزاینەرەکان ئیشە کاتەوە دەکەین دەستت خۆشی بڕۆ بڕۆ ئاخ چۆن حەیات بردەم ئاخ الو روح قربانه ده او تلفونه هالقرا والله من لدنيا ونية عقام لخونا ما خرجت ومطر باشا بتشي وبتلفون الله قلت وانا اسك او بيري ارازك انتو هلا لي ارازك مو ارازك عراس عراس اكو بس بوص اكو ئەوە هەموو هاوڕێتی خۆشەویستیت بوو ئاراس خیانەتم لێ دەکەی ئاراس اكو والله بەستەوە ورنا خەنجەرم لێ دەدەری کورە ئاراس من و تۆ برابووین کورە من برام نەبوو تو بس بوص دەستت بێنە خوارەوە من برام نەبوو من تاقە نەبووم باوکم و باوکت لە کێوە شریکن ئاراس اكو بس والله برناكم ده بس جايلكم ده اكو بەیەکەوە گەورە بووین بەیەکەوە نانمان خوارد بەیەکەوە یاریمان نەکرد ئێستا لەبەر حەزێکی کاتی و چێژێکی کاتی هاوڕێتەکەمان دەسووتێنی قسە نەکەی لەبەر دوو مرۆڤی وەکو تۆیە کە سەد جان کردوتە ڕەمزی وەفا اكو قربانة بس بوصت ئەگەر لەبەر باوکت نەبووە خۆمەم زانی ئێستا چی پێکەم اكو بس بوص برناكم وەرە وەرە ئاکۆ خێرەوە تووڕێ مام جەمیل خێرمایە خێر نەما چ بووە ئاراسی کوڕت خێری هێشت ئاراس ئاراسی کوڕت برادەرایەتی و کەسوکاری و خزم و برادەرایەتی هەموو شتێکی هێشت هیچی نێشت داوکە باسیکە ئاراس چی کردیە ئاکۆ سەیکە جا چی نەکردێ بیکوشت بام خۆشتر بوو مام جەمیل ئاراسی کوڕت عیلاقەی لەگەڵ خوشکمدانە ئاراسی کوڕی من بەڵێ ئاراسی کوڕی دوو تاکیدی زۆر تاکیدی تەماشا ناوەکەی بە گرانەکەم خستنا ئەو مۆبایلەی چییە هی خوشکمە لۆ لەکرەتوە لەبەرەوەی شکم لێ کردی و شتی خراپم لێ دیتیە ئاکۆ کوڕ خۆت کۆنتڕۆلکە ئەوەندەی ئەم بزانم ئاراسی کوڕی من شتێکی وا ناکە هەر شتێکی کە بە من دەڵێتن بەسە تو ئاگاداری خۆت بە با لێکۆڵی نۆچی کەی بزانین دروستە و قسەیە ڕاستە ڕاست نییە چییە مام جەمیل لەوەتەی بابم مردیە دەبینم لە پشت ئاراسی ڕادەوەستیەوە مام جەمیل دەتانەوێت خەدرم لێ بکەن هەکۆ کوڕی خۆ هەموو بابی ڕەحمەتی بۆچی برایە من چەند ساڵ پێکەوە ئیشمان کرد ئێستاش ئەتووەچی کوڕی منی ئەگەر هاتوو ئەو بابەتەش ڕاست دەرچوو خۆ لە خێزانی بۆ باشتر نابینمەوە بۆ ئاراسی کوڕ ئەمن لەگەر خێزانێک تێکەڵ نابم کە بیانوێ ئەتکم کەن کوراک هەت خۆشەویستی کەنجین هەتەکردنا بە من نارێ شتی زۆر خراپتر هەیە وەکو چ ئەوە خوشی تو چی کردیە ئەدی کوڕەکەی دوو چی کردیە باش باش سندا ئاراس هەر ئێستا وەرە ژوورەکەم تێگەیشتی
ئێستا دێتن هەموو شتێکی بەیەکەوە باسەکەین. گەرە و بابەتەوە هەبڕوە ئەوە خۆت بەرپرسیاری چی لە ئاراسی کوڕم دێ. خۆت کۆنتڕۆڵکە، خۆت کۆنتڕۆڵکە. سەندان وەرە دانیشە. ئاراس ئەڵەی ئاکۆ باز دەکە ڕاستە؟ ڕاستە بەڵێ. 21 ساڵ لەگەڵی بینی. هەرچەند داوا لەمە کرد پێتم دا. پارەتم سەیانەتم بکڕ. کوڕم هەمیشە قۆڕانەت کوو کردیە. باشە تو لە ژیانی خۆت هیچ لە من نەشاردتەوە. خێرا ئەوزارە لە من نەشاردەوە. هەستا جۆردە من لێرە کە سوێ دەرە جارش کە نامەیە لەو کۆمپانیایە بگرینەوە. ڕۆدەی! کوڕی خۆم هەستا توش بووە. ئەمە ئەو کێشەیە سەرسەر دەکەین. ئەو کێشەیەوە چارەسەر لای مامزە بەخۆشت دەگەرم وەرە. باش هەستە بچینە لای خۆشکەکەت هەستە. گوێمێرە خوشکە جوانەکەم خی گەورە بە هەموو شێوەیەک تاقی دەکاتەوە بەسە ئیتر کەم بگیری. واز لەو کچە بێنە واز لەو کچە بێنە. ئەوە چی هینەتی بنە؟ من هێنامە دەرەوە خەریب و ببرێن لەو ژوورە ویژدان دەبێ. نامگۆمە هینە دەرە کچەیە؟ بەسە وازی لێ بێنە. دەزانێت توش دەنێرمەوە ماری بابەت؟ بۆ من چیم کردووە؟ چیت کردیا؟ بەسی کە من تاوانم چییە؟ ئاکۆ هیچ بۆ نەوەی چارەسەر نابی. دانیشە کوڕی خۆم دانیشە. بچی خۆم هەتوو بە من نارێ بە خۆت و بە ئاراسی چ تاوانێکتان ئەنجامدایە؟ وڵڵی مامەجان من ئاگام لە دنیا نییە. ئەدی ئەو سۆنەرە چیە؟ ئەو سۆنەرە درۆی دەکا؟ ئاکۆ بۆ پشڕاستکردنەوەی ئەو سۆنەرش دەبی ئێستا کە هەسە با بڕۆین فەحسەچی بکەین. ناتوانم من نام. تەماشا دەزانی ڕاستە دەزانی لەوێ دەترسێ. نا ئەو باری دەرونی تەواو نییە. لێگەڕ ئەو ڕێستا هیچمان پێ ناکەین. ئیشاڵە سبەینە دێن دەچی فەحسەکەی دەکەین. بەس ئاکۆ وعدم دێی لێ نەدەی ها بە لێدان هیچ شتێک چارەسەر ناکرێت. باشە؟ ئەی خۆیە. مەگری بەسە هەستە با بڕۆین ئەو دوو تۆسە ئیسراحەتە مەگری هەستە. بابا گیان سەندانی بابەی کوڕم پێم نارێ ئەو هەڵە گەورەیە چ بوو کردت. هێ قوربانت من باوکە جوانای من غەڵەتی چیم کردووە تەنها کچەکەم خۆشویستووە. یعنی جەنابەت تا ئێستا دان بۆ ئەوی دانانێ هەڵەیەکی گەورەشت کردیا. دام بە چیا بنێ باوکە جوان پێ دەڵم بەڵێ ڕاستە کچەکەم خۆشویستووە چی دەرم کردووە من؟ کاریا خۆشەویستی چ حالی چی؟ واللهی بێت ئەو فەحسە دەرچیتن. فەحەسی باوکە قوربانت بە فەحەسی. ئاراس ئەگەر بێت و ئەو منداڵەی ڕۆنیاز لە تووبی باوکە ڕۆ ئاخی ڕۆژی ژیانت دەبی. ئەخە مناڵی چی باوکە وەڵڵا تێناگەم مەسەلە چییە؟ سندان جێ بگرە بەڵێ ئەو بابەتەش لای دایکت باس ناکەی تێرەگەی بەسەر چا نامێ ئەو ماوەژ لە ماڵێ دەرچی بڕۆ لەبەر چاو مزت بە بڕۆ باوکە بڕۆ